ئەمانە شەڕی دەسەوێخە ئەوە هاوانێکە لە نزیک من کەوتۆتە خوارەوە ئەوە هاوانێکی هێزە عێراقیەکانە کە ئاراستەی شوێنەکەی منی کردووە لەو شوێنەی کە من لێوەستاوم بەڵێ ئێرە ناوچەیەکە لە نزیک شاری کەرکووک شەڕی قورسی هێزەکانی پێشمەرگەیە دۆشکە و چەتە قورسەکانی پێشمەرگە و هێزەکانی زێرەڤانی بەڕووی دوژمن بە بەردەوامی تەقەدەکە ڕێگری دەکەن لەوەی یەک بستێک لەو خاکە بێنە پێش یاخود یەک بستێک لەو شوێنەی کە ئێستا لێدا جێگیر بوونە بێنە پێشەوە ئەوە شەڕ و بەرگری هێزەکانی زێرەڤانیە دەمەوێت هەم ئێوەی بینەر و بیسەری تۆڕیکانن ئەو هێزانێکەوە لێرانە ئێستا بەرگریەکەن لە دژی هێزێک شەڕەکەن کە بەنیاز تا نزیک هەولێر کە بەنیاز بوون تا نزیک هەولێر بێن و لەوێ